کاک یاسین براکەم هەروەکو پێم گوتی خانیەکە زۆر خاوێ برایەکەی من پێی ناوێ لە 5 دەفتەر 100 کەمتر بینایدەم. کاکە گیان ئەم خانە بۆژنێکە مناڵی هەتیوی هەیە خێر دەگا شتێکی بۆ بکە. مێردی مردیە؟ ئێتە باشە مێردی مردی خانی لە بۆ چییە؟ کاکە دەبستەمانی بابی خۆ. کاک فارس ئەمە پەیوەندی بە تۆنی ئێستا پێم بڵێ بە 4 و دەیفرۆش یاخودنا. نابراکە بۆچی پێم گوتی 100 کەمتر ئامادە نیمە بیدەم هەر وەختەچی پارەتان حازر بوو وەرن بەو چاوانە باشە؟ باشە دەست خۆش بی. خواحافیز. هەڵمەت باشی با بکەم. بەخێرێ بابە. تۆ؟ یەک دقە. تۆ بابە ئەو 50 ملیۆنی ڕێکە. هەی دەستەکانت خۆی. دەهەستاتە زووە وڕۆکن ئەحمەد دۆلار فرۆشی لە توانی وا چاوەڕەت دەکا ئەو پارانم لە بۆ بکە دۆلار. باشە بەسەر چاو بابە بەس ئیمتیحانەکەم هەیە لە کولەی دەچم ئیمتیحانەکەی دەکەم و ئەوجە پارەکەی لۆ دەبم. وەرە تۆ چ دەرێ؟ ئیمتیحانی چ حالی چ کوڕمە گۆلو عاقر نابن. کوڕم هەوڵدەن پارەی پێیاکەم پارە وڕۆ هەتا زووە دۆلاریش گران نەبووە بڕۆ پارەی بکە دۆلار هەستە دەی. باشە بابە. وەرە وەردانشە باش بە بیرماتەوە. هەڵمەت پێمرێ. وازت لەو کچە سوالکەرەی هینایە؟ بابە سوالکردنی و وازم لێ نەینایە. جۆدا من هەڵمەت بەو خودایی هەموو دنیا بێن لە من جۆم بخینن ئەمن ڕازی نابم ئەو کچە سوالکەرەی بینی. ئەرە بابە بەسە سوالکرد بەس وەزعیان خراپە یعنی ئەوەی وەزعی خراپ بوو سوالکەرە. باشە تو سوالکەر لە تو مانای چییە؟ بابە سوالکەرە و کەسەیە کە دەست لەو پارەی پان دەکاتەوە نەک پارەی نەبی بەخۆی. ئێ باشە ئەوواڵە وەنە براکەم وەنە بەخوای نانی نیوڕانیان نییە بخۆن نانی هێوارەیان نییە بخۆن زیرانەکان یارمەتیان نەدەن. ئێ بابە خۆ من پارەی بابی ناینم کاکە من کچەی دەخوازم کچەم خۆش دەوێ دەبتە هاوژینی من ئەلحەمدوللا ئەتوش هەندەتێ هەتا ئەمە بیخۆین تەواو نابی. پێتم گوت ئەو کچە سوالکەرە لۆ ناخواسم.